وەڵامەکەی حکوومەتی هەرێم سەبارەت بە ڕاوەکردنی دادگای بەڵای فیدرالی عێراق بۆ مادەی یەکەمی دەستوری عێراق بۆی عێراق دەوڵەتێکی فیدرالی سربەخۆیە و خاوەنی سەروەری تەواو و ئەم دەستورە زامنیەکێتی عێراقا بۆ تەجێی تێبینی هاوڵاتیانی کەرکووک و چاودێرانی سیاسی شارەکەش دەپرسن کورد بۆچی پێشتر بیری لەو پرسە نەکردوتەوە؟ لێدوانی ئەنجومەنی وەزیران سەبارەت ڕێزگرتنی لە بڕیاری دادگای فیدرال خۆی بۆ خۆی دانانە بە شکست و فەشەلی ڕیفراندۆم، بەڵام پێم وایە ئەم بڕیارە زۆر دواکەوت ئەبواە هەر ئەو دادگای فیدرالە ئەنجومەنی وەزیران ڕێزی لە بڕیارەکەی بگرتایە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم ئەو کاتە گەلی کورد تووشی ئەو هەموو شکستە ناهات و ئەو هەموو خاک و دەستکەوتەشمان لە دەستنادا. بۆیە پێم وایە ئەم جۆرە لێدوانانە تازە خزمەت بە بارودۆخەکە ناکات لەبەرەوەی خۆی لە خۆی دواکەوت و دوای شکستەکانە ئەوەی کەەوە ئەمڕۆ خزمەت بە بارودۆخەکە دەگا پێم وایە سەر لە نوێ دروستکردنەوەی تیمێک بۆ شێوازی گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی بەغدا بۆ ئەوەی بتوانین ئەو دەستکەوتانێک کە مامانە دەستی پێوە بگرین و پێم وایە چیتر دەبێ یەکلا بینەوە لەسەر ئەوەی کەوا ڕێز لە بڕیاری دەرگاکانی عێراق بگرین بەڵام نەک دوای شکست پێش شکستەکانمان لە دوای شکستی 16 ئۆکتۆبەر لە دوای ئەوەی کەوا ئەم خەڵکە ئەم هێزی پێشمەرگێ ئەوەی بەسەر هات ئەو بەسەر ناوسەدا بڕێراوەکانە هات هیچ پلانێک نییە بۆ گەڕانەوە بۆ دووبارە بنیادنانەوەی سیاسەتی کوردی لەم شوێنانەیە هیچ پلانێکیان نییە یعنی سەرکردایەتیەکی زۆر بێ پلانە تۆ سەبارەت بە دادگای فیدرالی هەمومانەمانزانی دادگای فیدرالی کە ڕێیەکەی چۆنە بێ ینی خۆ ئەمە کە جاری یەکەم دەنگی نەکرد ئەوە دۆم جار خۆمە تێ بگەین کە ڕێگای پێماندا کەوا بیری لێ بکەینەوە کەوا خۆمان هەڵی وەشێنینەوە باشتر بینەوەی کەوا ئێستا بە زۆر پەیمانی هەڵۆشێنەوە ئێستا چەنە پێداگیری کراوە بەڵام ئێستامی کەەوە کرا هەمووی کۆتایی بە هەمووی هێناوە هیچی تیانە هێشتۆتەوە. بە بڕای ڕۆشنبیرێکی شارەکەش وەڵامەکەی حکوومەت هێرێم بۆ ڕاوەکردنەکەی دادگای بەڵای فیدرال پاش گەزبوونەوەی لە ئەنجامدانی ڕیفراندۆم پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان تەشیدی لێوا کردووە کە ئێمە ڕیفراندۆم ئەنجامەدەین پێش ڕێفراندۆمە کە ڕیفراندۆمیش کرا ئەوان سوور بوون لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم بەڵام ئێستا کە قسە لەسەر ئەوا کرێ کە دادگای فیدراڵی کە دوای شیکردنەوەی بۆ مادەی یەکی دەستوری عێراق دەرکەوت کە ڕێفراندۆم بریتە لە جیابوونەوەەوە لە مادەی یەکی دەستوری عێراقا ئەمە ڕەتەکاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان دوای ئەم لە دەستدانی شکستە عسکەری و سیاسی و جوغرافی کە بەسەر هەرێمی کوردستان هات ئێستا دوێنێ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیانێکە تەشید لەوە ئاکاتەوە کە ئەوان التیزامەکەن بەو بڕیاری دادگای فیدراڵی و هەروە احترامیشیەکرن ئەمە بخۆی لە خۆیان پاشگەزبوونەوەیە لە ئەنجامەکانی ڕفراندۆم لە حقیقەتە وە شارەزانی بواری یاسا ئاماژەی پێەکەن سەرباری سەرکردنی ئەنجامەکانی ڕفراندۆم لە ڕابردوودا و ئەم وەڵامە نوێی حکوومەت هێرێمیش ئەنجامی ڕفراندۆمەکە ناوەشێتەوە بەڵام هیچ بەهایەکیش بۆ ئەنجامدانی ڕفراندۆمەکە نەماوەتەوە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن وەڵامەکەی حکوومەت هێرێم بۆ بڕیارەکەی دادگای باڵای فیدرالی عێراق هەم هەڵوێستێکی درەنگ وەختە و هاوکات دەچێتە خانی پاشگەزبوونەوەش لە ڕیفراندۆمەکەی هەرێم. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.